بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هێرشەکانی دوێنێ ئیسرائیل بۆ سەر قەتەر بۆ لە ناوەڕاستی قەتەردا لە دەوحا ئەم هێرشانە چ پەیامێکیە؟ ئیسرائیل دەیەوێت پەیامێک بگێنێ. گفتوگۆی ئەم پرسوباسی بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی توێژەری سیاسی لە دەنمارکەوە لەگەڵمانە. کاک مەیسەم سڵاوت لێ بێم کاتت باش. بە بڕوای تۆ بە خوێندنەوەی تۆ هێرشەکانی ئیسرائیل چ پەیامێکی هەیە؟ سڵاوڕێز کاک ڕانکۆ ئەم کاتۆم و کاتێکتان باش و خۆشحاڵم جارێکی دیکە میوانی بەرنامەکەتانم. دیارە پێشاتی نوێیە و ئەوەی کە ڕوویداوە وەکو شۆکێکی گەورە بووە بۆ بەشێکی زۆری ئەو وڵاتانە کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە هەستیان بەوە دەکرد کە لەلایەن ئەمریکاوە ئەگەر بیانەوێت پارێزبندێکیان بۆ دروست بکرێت بۆ ئەوەی کە ئیسرائیل هێرش نەکاتە سەریان. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوویداوە لە ڕاستیدا ئەتوانێت لە چەند ڕەهەندەوە خوێندنەوەی بۆ بکرێت خودی ڕووداوەکە و کاتی ڕووداوەکە بۆچی دەبێت لەو کاتەدا ڕوو بدات. لە ڕاستی بۆ من چاوەڕوان کراو بوو کە ئیسرائیل کارێکی وەها بکات هەڵسوکەوتێکی وهای هەبێت لە بەرابەر نەک تەنیا قەتەر بگرە وڵاتانی دیکەدا لەبەرەوەی کە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ئیسرائیلەکان و بەتایبەت بەنیامین نەتانیاهۆ زۆر بە شەفافی باسی لەوە کردبوو کە ئەوان دەیانەوێت نەزم یان ئۆردەری ڕۆژهەڵاتی نێوەڕاست تووشی گۆڕانکاری بکەن و لەمە ئاراستەیەشدا دەستیان بردووە بۆ هەموو ئەو یەکە سیاسیانە کە دژی ئەو پلان و پرۆژە گەورەی ئیسرائیل لەسەر بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دوێنێ حوتمین وڵات کە دەکاتە قەتەر کرایە ئامانج لەلایەن ئیسرائیلەوە ئێستا جیالەوەی کە کۆبوونەوەی بەرپرسانی باڵای حەماس لەوێ بووە بەڵام خودی هێرشەکە بەزاندنی سەروەری دەوڵەتی قەتەر دروستکردنی ترس و دڵڕاوکە بۆ وڵاتانی دیکەی کەندا و هاوکات وڵاتانی دیکە وەکو تورکیا لەبەرەوەی کە ئیسرائیل و تورکیا بەریەکەوتنیان هەیە لە سووریەشدا ئێستا بە شێوەیەکی زۆر چڕوپڕ دەبینین بۆ نمونە یەک دوو ڕۆژی ڕابردوو ئیسرائیل بردومانی کردبوو چەند ناوچەیەک لە سووریەدا کە پەیوەندی بە تورکیەوەیەوە هەموو ئەمانە پێمان دەڵێت کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕۆشتە قۆناغێکی نوێەوە. ئەم گەڕانەوەی نییە ئەم گۆڕانکاریانەوە هەرچی دێت زیاتر دەبێت و ناوچەی دیکە جوگرافیای دیکە دەگرێتەوە لەبەرەوەی کە ئیسرائیل ڕەوایی بەخۆی دەدات لەبەرەوەی کە پێی وایە کە 7 ئۆکتۆبر کە ڕوویدا دەستێکی دەرەکی لە پشت بوو توان بڵم چەند وڵاتی لە پشت بوو ئیسرائیل ڕەوایی بەخۆی دەدات لەو وڵاتانە ئۆپەراسیۆن کاتوکەوەی کە لە قەتەر کرا. باشە کاک مەیسەم قەتەر ینی وەکو دەزانین دۆستی هەردوو لایە هەم ئەو چەکدارانە و گروپە چەکدارانەی کە لەم ساڵانی دواییدا دروست بوون و هەم دەستگا هەواڵگریەکانی جیهان هەم ئەمریکا هەم تەنانەت ئیسرائیلیش ینی دۆستی هەمویانە لەبەر ئەوە ئەمە یعنی پەیامێکە هەندێک وای لێک دەدەنەوە دەڵێن یعنی ئیسرائیل پەیامێکیدا کە دەڵێ گەر دۆستی ئەمریکاش بن هەر پارێزراو نابن دەبێت دۆستی من بن ڕاستەوخۆ و یەکان گیر بێ ئامانجەکانتان لەگەڵ ئامانجەکانی مندا. دروستە ئەوە ڕاستە لە دوای 7 ئۆکتۆبرەوە چەند وڵاتێک بەتایبەت بوون منە سعودیە خۆی ڕێک خست لەگەڵ ئەو پرۆژەدا کە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاستەیە خۆی یەکلایی کردەوە کە دەیەوێت لەگەڵ ئیسرائیلەکاندا کار بکات لەگەڵ ئەمریکایەکاندا کار بکات یارمەتی دەریش بووە لە واراستەیەدا بۆ بردنە پێشەوەی ئەو پرۆژەیە. بەڵام قەتەر لەبەر ئەو نزیکایەتیش کە هەیەی لەگەڵ تورکێتاوە دروستکردنی هێڵێکی ئیخوانی لە ناوچەکەدا کە ئیسرائیل بە مەترسی دەبینێ بۆ سەر ئاسایشی خۆی و هاوکات یارمەتیدانیان بۆ حەماس لە غەزەوە ببێ بەهۆی ئەوەی کە ئەم شەڕی کە لە غەزە هەیە بڕاتە قۆناغێکەوە کە ئەتوانم بڵێم تۆش ئاراستەی چەقبەستووی بوون بگرێت نە حەماس ڕازی دەبێت بە ویستەکانی ئیسرائیل و نە ئیسرائیلیش ڕازی دەبێت بمانەوەی حەماس و ئیسرائیل پێی وایە کە ئەمە دەستی دەرەکی لە پشتە بۆیە ئەو هێرشەی کە دوێنێ ئەنجامیدا پەیامێک بوو کە ئەگەر ئیسرائیل ئاسایشی پارێزراو نەبێت پێتەختی هیچ وڵاتێکی دیکە لە ناوچەکەدا کە یارمەتی دەری حەماسە ئاسایشی پارێزراو نییە ئەمە بەڕوونی ئەوەمان پێدەڵێ هاوکات ئەوەیە کە ئەمریکایەکان ئاگاداری ئەم هێرشە بوون. ئەمە دەزانین دۆناڵد ترامپ سەردانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی کرد یەکێک لە وڵاتانە قەتەر بوو کە وەبەرهێنان و پارێکی زۆری تێدا سەرف کرا. قەتەریەکان ویستیان کە لەگەڵ ئەمریکادا زیاتر هاوکاری بکەنیان لەگەڵ دۆناڵد ترامپدا بۆی کە پارێزراو بن بەڵام ئێمە بینیمان کە لە کۆتاخاڵدا ئاسایشی نەتەوەیی ئیسرائیل ئەوە دەخوازێت کە دۆناڵد ترامپ چاوپۆشی بکات لە هەموو ئەو یارمەتی دانانش کە هەبووە یان ئەو هاوکاریانش کە هەبووە بۆ وڵاتانی کەندا و بۆی وڵاتانی کەندا و لە دوای ئەم هێرشە
بەشێک لە وڵاتانە بیر لەوە دەکەنەوە کە ئاسایشی خۆیان لە ئاراستەیەکی دیکەدا بپارێزن ڕەنگە ئەمریکانیان پارێزێت چیتر و هەوڵ بدەن بۆ نمونە تەنانەت ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو باسی لێکرا بوو ناتۆی عەرەبی دروست بکرێت هەوڵ بدەن بەرەوە و ئاراستەیە بڕۆن لەبەرەوەی کە خودی ئەو وڵاتانە وڵاتگەلێکی بچووکن و توانایەکی سەربازی کەمیان هەیە پێویستیان بەوە هەیە کە بپارێزرێن ئەم پارێزگاریکردن لە وڵاتانە یان دەبێت لەژێر چەترێکدا بن وەکو ئەمریکا یان ئەوەی کە بۆ خۆیان هەوڵ بدەن چەترێک دروست بکەن. باشە کاک مەیسەم کو دەزانین ینی گفتوگۆیەک لە ئارادا بوو هەندێک دەڵێن ئەمە غافڵگیرکردنی حەماسە نەک گفتوگۆ ینی وەکو دەزانین مەرجەکان چییە ڕزگارکردنی دیلەکان بارمتەکان تەنانەت تەرمەکانیش لە بەرامبەرەوەدا جەنگەکە ڕابوەستێ بە کاتی ئاگربەز ڕابگەێنرێ بەڵام ئەوەی کە دوێنێ بینیمان پەیامەکەی ئیسرائیل ڕوون و ڕاشکاوە ینی ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە نایەوێ و جەنگە بوەسێ ئەوێ حەماس لە ناو بەرێ هەموو ئەو سەرکردانەشی کە ماون بە بڕوای تۆ لە ئێستا بەداوە هەر پێشنیازێک بۆ ئاگربەست بۆ ئاشتی بۆ یعنی گەڕانەوەی دۆخەکە بۆ هێوری پێشنیارێکی مەقبولە یان واقعیە ئەو پێشنیارانش کە دراوە بۆ نمونە لەلایەن ئەمریکاوە 4 ڕۆژ پێشنیارێک درابوو ئەوم کۆبوونەوە شێکراوە بۆ تاوتوێکردنی و پێشنیارە بووە بەشی سەرەکیەکەی ئەوە بووە کە ئەبێ لە یەکەم ڕۆژدا ئەو بارمتانە کە هەیە هەمویان ئازاد بکرێن بۆ ئەوەی کە شەڕەکە ڕابوەستێت وەکو نیازپاکێک نیشان بدرێ حەماس پێی وایە کە ئەمە پێشنیاری تەسلیم بوونە بۆیە حەماس قبوڵی ناکات و ئیسرائیلیش لەولاوە پێی وایە کە دەبێت ئیسرائیل نایەوێت ڕەوایی بە حەماس بدات دەڵێت کە دەبێت حەماس کۆتایی پێبێت نابێت شتێک بەناوی حەماس بوونی هەبێت وەکو هێزی چەکدار لە غەزەدا و کۆتایی پێبێت خودی ئەم هێرشش ئەگەر چاو لە هێرشەکە کەین دەڵم کە هێرشەکە بۆ سەر کۆبوونەوەی سەرکردایەتی حەماس بووە کە تاوتوێ پێشنیاری ئەمریکا بکەن واتە لێرەدا ئەمریکا پێشنیارگەلێکی داوە بە حەماس و حەماس کۆبووتەوە سەرکردایەتیەوە ئیسرائیل کردوێتی بە ئامانج لە چەشنێک لە لێکتێگەیشتن هاوکاری ئەمریکا و ئیسرائیل نیشان دەدا بۆ ئەوەی کە ئەم هێرشە ئەنجام بدرێ واتە ئەمریکایەکانیش لەسەر ئەو ویستەی ئیسرائیل هەن کە دەڵێن کە نابێ حەماس بمێنێت و ئیسرائیلەکان پێیان وایە کە زۆر جار بەنیامین نەتانیاهۆ لەم ماوەدا و بەتایبەت لە دوای شەڕی لەگەڵ ئێراندا ڕستەیەکی زۆر جار دووبارە دەکردەوە دابینکردنی ئاشتی لە ڕێگەی هێزەوە و دەیەوێت بە هەمان شێوە هەڵسو کەوت بکات ئەوەی کە ئێمە دەیبینین بە هەمان ئاراستەیە ڕوانگەیەکی بە تەواو ئافنسیڤ ڕیالیزم یان ڕیالیزمی هێرشبەرانە لە سیاسەتی نێودەوڵەتیە کە پێی وایە کە دەبێت دەوڵەت هێزی هەموو هێزی خۆی نیشانی نەیارەکانی بدا بۆ ئەوەی کە پاشەکشیان پێ بکە کاک مەیسەم هەندێک دەڵێن ینی بەواقعی حەماس لەسەر ئەرزی غەزە نەماوە حەمازەوەی کە ماوە ئێستا لە دەرەوەیە حەماس لە وڵاتانی ئەوانی کە پشتیوانی بیری ئیخوانیەکەن لەوێ ماوە گەرنا لە ئەرزی واقعی غەزەدا نەماوە پێ وایە ئەنی ماوە جم و جۆڵێکی کەم بەڵام ئەوەی کە پێی بڵێ وجودیە بێ و بتوانێت بگەڕێتەوە دەسەڵاتیە بێ کۆتایی پێاتەوە بێگومان و ئەم هێرشش هەر لە هەمان ئاراستەدا بوو دوور ئەبێ لە دوو ڕەهند و چاوی لێ بکەین ئەوەی کە هەیە باڵی سەربازی و باڵی سیاسی باڵی سەربازیەکەی حەماس لە غەزەدا هەبوو کە سەرکردایەتیەکانیان بۆ نمونە کەسانێک بە یەحیا سنوار و محەممەد زێف ئەوانە کە کرانە ئامانج باڵی چەکداری حەماس تووشی پاشەکشە بوو تووشی وەکو بڵێم کە داڕمانێک بوو ئەمەی کە هێرشەکە کە کراوە لە دەرەوە ئەوەی دوێنێ بۆ باڵی سیاسیەکە بووە ئیسرائیل دەیهەوێت کە چۆن هەیکەلەی سەربازی حەماسی کردە ئامانج لە غەزە هەیکەلەی سیاسی حەماسیش لە دەرەوەی غەزە بکاتە ئامانجوە ئەو هەمووشیان وتوبیان دوێنێ لە دوای هێرشەکە وتبیان کە بەرپرسانی باڵای حەماس لە هیچ وڵاتێکە ئاسایشیان نییە و ئەڕۆین بە دوایاندا ئێمە بینیمان پێشووتریش لە ئێرانیشدا ئەو کارەیان گە ئیسماعیل هەنیەیان کرد ئامانج و ئەوەی کە دوێنێکە کراوە خودی ئەمە پێمان دەڵێت کە ڕوانگەی دەوڵەتی ئیسرائیل لەو ئاراستەدایە کە دەیهەوێت بە زووترین کات لەم شەڕە کۆتایی پێبێت کۆتاییەکەشی ئەوەیە کە بیهەوێت حەماس و باڵی سەربازی و باڵی سیاسەکەی نەمێنێت بەڵام لێرەدا بابەتگەلێکی دیکە هەیە ئیسرائیلیەکان لە سەرتاوە باسییان گوتم لە سەرتاوە باسییان لە گۆڕینی نەزمی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکرد وڵاتگەلێک هەیە وەکو تورکیا وەکو قەتەر یارمەتی وەکو ئێران یارمەتی دەری حەماس دەبن بۆ ئەوەی کە ئەم درێژە ئەم شەڕە درێژەی کێشێت بۆ ئەوەی کە ببێ بە شەڕێکی پڕوکێنەر بۆ ئیسرائیل و ئیسرائیلەکان ئەم هێرشەکە کە کردویانە دوێنێ
جیا لەوەی کە هێرشە بۆ سەر سەرکردایەتی حەماس پەیامێکە بۆ لایەنانش کە دەڵێت کە مادامێک کە ئێوە یارمەتیدەری حەماس دەبن بۆ درێژەکێشانی ئەم شەڕەکە لە زیانی منە من دێم لە ناو پێتەختی ئێوەدا هێرش ئەنجام دەدەم بۆی کە ئاسایشی وڵاتەکانتان تێک بچێت ئەوە بڵێم بۆ یەک ڕستەی کاکڕانکۆ هەموو ئەو وڵاتانەی کەندا لەگەڵ تورکیەشدا ئابوووریەکەیان لەسەر گەشتیاری لەسەر وەبەرهێناندا لەسەر وەبەرهێنانە ئەگەر ئەم هێرشانە درێژەی هەبێت کۆمپانیەکان دەکێشنەوە گەشتیارەکان ڕووناکەنە تورکیا ڕووناکەنە بۆ نمونە ئەگەر بی هەبێت یعنی ئاستی مەبەستن پەرەسەندەکان درێژەی هەبێت بۆ بڕواتە ئاستێکە لەگەڵ تورکیشدا بەریەکەوتنیە بێ بۆیە یەکەم وڵاتێکە کاردانەوەی توندی هەیە تورکیە چون دەزانێت کە ئەم پرۆژەی ئیسرائیلە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست پرۆژەیەکە کە دەتوانێت بەریەکەوتن دروست بکات لەگەڵ دەوڵەتی تورکیشدا ئێستا لە سووریا هەیەە ئەتوانێت تەنانەت لە ناوخۆی تورکیشیان بێ ینی دەقیق ویسمەوە بکەم بە دواپرسیار بەشێکیت باس کرد ینی ئەشی و دیمەنانی دوێنێ لە تورکیاش ببینین چون کاندێک دەڵێن تورکیا وڵاتێکی ینی زلهێزە لە ڕووی سەربازیەوە هێزێکی گەورەی هەیە سەر بە ناتۆیە ئایا شتیوا ڕوودەدا بۆ ئیسرائیل زەحمەت نییە کارێکیوە؟ ئەوەی کە ئێمە بینیومانە ناتۆ واتە ئەمریکا کاتێکە و پشتی ئیسرائیل دەگرێت بۆ هەموو پرۆژەکانی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستا من پێم وایە ئەگەر بی هەوێت هەر هەڵس و کەوتێکی شێبێ لە بەرابەر تورکێدا کە هەی بووە لە سووریا هەی بووە ئەمریکا هیچ بەربەستێکی بۆ ئیسرائیل دروست نەکردووە خودی پرۆژەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دوو پرۆژەی سەرەکی هەیە پرۆژێکی ئیسرائیلی پرۆژەیەکی تورکیایی ئەم پرۆژانە بەریەک دەکەون ئێستا لە سووریا بەریەکەوتون زیاتر پەرەت دەستێنێت پێم وایە کە زیاتر پەرە دەستێنێت گرژیەکانیان زیاتر دەبێتەوە ئاستی دەڕواتە سەرەوە ئەمە پەیوەندی بەو پرۆژان پەیوەندی بە بەریەکەوتنەکانەوە هەیە کە لە دوای 7 ئۆکتۆبر دروست بووە هاوکات بابەتی دیکەشەی ئەوەیە کە تورکیا هەوڵ دەدات ڕاکتۆری ناوەکی بۆ خۆی دروستکە کە هەیەی لە تورکیادا سێدانە ڕاکتۆری هەیە ئیسرائیل دکتۆرینێکی هەیە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەویش ئەوەیە هیچ وڵاتێک لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە نابێت بەرەو ئاراستی دروستکردنی چەکی ناوەکی بڕوات تورکیا ترسی هەیە لە دوای هێرشەکانی ئێران هێرشەکە کە کرایە سەر ئێران ئیسرائیل هێرش بکاتە سەر ئەو ڕاکتۆرانەی ناوەکی تورکیش بۆیە ئەمێ بڵێم کە پەیوەندی بەریەکەوتنی تورکیا و ئیسرائیل ئەتوانێت زۆر ڕەهەند لە خۆیەوە بگرێتەوە بەشێکی پەیوەندی هەیە بەم ڕووداوانە و کە لە دوای 7 ئۆکتۆبر ڕوویداوە بەڵام بەشی دیکەشی پەیوەندی بە پاوانخوازی هەرێمیەوە هەیە کام وڵات دەیهەوێت ببێت بە پاشای ڕۆژهەڵاتی نێوەڕاست و وڵاتە دەتوانێت حکمی ڕۆژهەڵاتی نێوەڕاستکە بێگومان ئیسرائیل لە ڕێگە نادات پرۆژەی تایبەتی خۆشی هەیە و پەیامی خۆشی گەیان دوێنێ بە هەموو ئەو وڵاتانە ئەگەر پێش بگر ئەگەر هەوڵ بدەن درێژە بدەن بە چالاکیەکانیان لەبەرەو لە پێشگرتن بە ئیسرائیل بۆ چەسپاندنی نەزمی نوێی ڕۆژهەڵاتی نێوەڕاست من پێم وایە کە دەتوانین لە داهاتوودا باز لە بەریەکەوتنی زیاتر لە نێوان ئەم 7 وڵاتە کە ئیسرائیل هێرشی کرد لەسەر ڕەنگە ببێ بە 8 و 9 و 10 بەڕێز کاک مەیسەم مورادی سپاس دەکەم توێژەری سیاسی لە دەنمارکەوە لەگەڵمان بوویت سپاس دەکەم سپاس بۆ شیکارەکانە سپاس کا بەشداری کرد لەگەڵمان خۆشەویستان یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکراتە پێتانەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ